لەلای ڕێبەرایەتی گشتیمانە لەسەر بجێ ئاسایی گەشت و گوزاری هەڵەبجەستان بەنجامدانی و پرۆژەی گەشتیاری یەکەمیان بە گەشتیاریکردنی جۆگەی نێوان باشووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستانە کە خۆی ئەبینێتەوە لە چەند بڕگەیەک بە شێوازێکی جوان و مۆدێرنانە هەستاوین و کللتوریانە شوێنەکەمان ڕازانێتەوە بۆی سەرنجی گەشتیاران ڕابکێشین. پرۆژەی دووەمیشمان بریتێ لە بە کللتوریکردنی کۆڵانێک لە بەشی پشتەوەی بیارە ئامانجیشمانە کە خەڵک ئاشنا بکەین بە ناحیە بیارە ئامانجمانەکە خەڵک ئاشنا بکەین بە کللتورمان سەرنجی گەشتیاران ڕابکێشین بەو ئامانجی لە داهاتوو هەر خانوویەک لە ناوچە گەشتیارەکەمان بێ بە بنکەیەکی گەشتیاری بێ بە شوێنی مانەوە بێ بە سەرچاوەکی داهات بۆ گەنجەکانمان بۆ خەڵکی ناوچەکە و ئامانجی دووەمیشمان ئەوەیە کە خەڵکی ناوچەکە ئاشنا بکەین بۆ بابەتە کللتوریانە کە چەند کاریگەری ئەبێ لەسەر جوانکردن و ڕەنگکردنی ناوچە گەشتیارەکانمان بازاڕی نوێ بناسن شت نیە تۆ بتوێ بنکەیەکی گەشتیاری بکەیتەوە پایەیەک و سەقفێکی کۆنکرێتی تێ بکەیت و لەوحێکی بکەین نەخێر کە دەستەی زۆر سروشتی هەیە نرخەکەشیان کەمترە زیاتر کە سەرنجی گەشتیاریش ڕاکێشێت.